ئێمە وەکو ئەنجومەنی ڕەواندزی کۆمەڵی ئیسلامی و بازنەی ڕەواندز هەڵبژاردن هەڵەسین بە هەڵواسینی پۆستەرات و لافتاتی ئەندامان و پاڵێوراوان بۆ پەرلەمانی بەغدا بە گوڕ و تین و جۆشەوە بە خۆشەوە بە چاڵاکیەوە بەردەوامی لە چاڵاکی و لەسەرخستنی لیستەکەمان لیستی ١04 و خەڵکی وەکە جێی ئومێدی خەڵکە و خەڵک بە تامەزرۆییوە عەزەکە و ئارەزووکەکەوە ئەو لیستە سەر بکەوی لەسەر ئەوەی کە لە ڕابردوو ئەندامەکانمان و ئەندام پەرلەمانەکان وەزیرەکانمان کە ڕابردوویەکی زۆر پاچان هەبووە خەڵکی زۆر ئارازومەندە و زۆر عەزەکەکەوە ئەو لیستە سەر بکەوی. داواکاریم لە هاوڵاتان ئەوەیە کە دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە ١04 بۆ ئەوەی ئەو لیستە سەرکەوێ بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە مافی خورا مافی بۆ بجۆڕنەوە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە چەند ساڵە لە نەهامەتی و لە تەنگەژە و لە ناخۆشی ئەژی بە پشتیوان بەخۆ و بەو دەنگدەرانەی کە دەنگمان پێ بدەن ئێمە هەرچی دەتوانەماندا بێ بۆیان بکەین. پاڵەوراوانی کۆمەڵی ئیسلامی زۆر بەخەمخۆر و لێبڕاوانە و سەرکەوت و سەرسەخت لە دادکۆچی کار لە مافەکانی نەتەوە و نیشتیمان و خاک و ئاین ئەبینم. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم پشتیوان بەخوا ئینشاءڵڵا سەر ئەکەون لەو هەڵبژانە دەنجی بێر و ئازا و قارەمانە نەدینن. بە لای من و بەلای زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان لیستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا سەلماندوویەتیکەوە لیستی گەلە لیستی خزمەتە لیستی هاوڵاتیانەکەوە لیستێکە ڕابردووی پاکە ئەندام پەرلەمانەکانی ڕابردوویەکی پاچیان هەیە و هیوادارین خەڵکی هەرێمی کوردستان ئەم جارە بە گڕوتینێکی زۆرەوە هەوڵ بدەن ئەم لیستە سەر بێخن چونکە لیستێکە بەڕاستی جێگای خۆی لە دڵی تاچ کورد کردوتەوە هیوادارین ئەم لیستە دەنجێکی زۆر بەدەست بێنێ ئەم جارە.